کتێب باشترین هاوڕێ. خوێندنەوەی کتێب و گەڕان بە نێو حکمەتەکانی نووسیندا. کتێبی چێشتی مجێور، نووسینی هەژار مکریانی، خوێندنەوەی ئومێد عەلی، تۆمارکردنی دلێر سەلیم. گەگرانی ئازیز، سڵاوتان لەبێت. خۆشحاڵین لە بەشی 12یەمی خوێندنەوەی کتێبی چێشتی مجێوری هەژاری مکریانی هاتینەوەلاتان. فەرموون لەگەڵمان بن. لە بۆکان دەگەڵ هاوڵانی ژێکاف کە نامەخوا زۆر ببوون هاوکاریم دەکرد و بە بەریشەوە کاسپی گەنم و تووتن فرۆشیم دەکاردا بوو. زۆر کەس لەیان وایە کە حیزبی ژێکاف ڕووسان دروستیان کردووە کە خوا هەڵناگرێ ڕاستی بۆ نەچوون. کاتێککە حیزب بۆ هەواڵ جار لە سابلاغ دامەزرا، ڕۆس هیچ ئاگایان لێ نەبوو. دەمانەویست کە بە ڕسمی بمانناسن و یارمەتیمان بدەن، بەڵام هەرچی کۆششمان کرد جوابیان نەداینەوە. لە ئاخریدا کە دیتیان هێز و پێزێکمان پێکەوە ناوە، ئەوانیش لەشکری زۆریان لە وڵاتەکەدا بوو، نەیاندەویست وڵاتەکە ئەمین نەبێ و نەوەکە ئینگلیس بەهرەمان لێوەرگرێ. وتیان حیزبەکەتان ڕەوایە و ئێمە مەنەعتان نابین و ئێوەش لە نووسراوەی خۆتاندا هەواڵەتی ئێمە بکەن. کوێرە چت دەوێ دوو چاوی ساغ. کورد لە هەموو شوێنان زۆر ئازاپەرست و ئازا خۆشەویستە. کاتێک کە هیتلەر لەسەر بوو دەگەڵ ڕووسیا شەڕی دەکرد. هەموو کەس چەپڵەی بۆ لێدا و تاریفیان دەکرد کە ئازایە و ڕووس خوێڕین. ئەگەرچی هیتلەر یاریدەی دەوڵەتی ئێرانیشی دەکرد و دەوڵەتی ئێرانیش لە بەرچاومان لە شەیتان خوێنتاڵتر و دزێوتر بوو. لەبەر ئەوەش کە لە شەڕ یەکەمدا کوردی مکوریان یاریدەی دەوڵەتی تورکی مسلمانیان کردبوو، ڕووس زۆری کوشتبوون و زۆری بە یەخسیر بردبوو. تەنانەت 48 سەعات قەتڵ و ئامی شاری سابلاغیان کردبوو. ڕووسی کافر زۆر ناخۆشەویست بوو، بەڵام کام جار لە حکمی کۆمۆنیستیدا هاتبوونە ئێران بێری خەڵکیان گۆڕی. بەر لە هەر شت چوونە هەر شارێک دەرکی زیندانیان کردەوە و زیندانی سیاسی و ئاساییان هەموو بەرەڵاکردن. مەلایەکی شکاک دەیگو ئەس حەفسێدا بووم. مەدی ڕۆژێک مەلائکەتەکە سۆری چاوشین دەری بەکر و گوت ئیدی سوودا ئەم هەمی قوتار بوون. چەکداری ڕۆژ زوڵمیان لە کەس نەدەکرد، هەموو کەس خۆشی دەویستن. خۆ نەخوازە ئێمەی نیشتمان پەرست کە ڕووسمان بە فریشتەی ئازادی کوردستان دەزانی، بەقەت گلێنەی چاوی خۆمان ڕێزمان لێ دەگرتن. لە خۆمان دەویست ئێمەش بکەوینە بەرقانونی ئەوانەوە. ڕاستە دەوێ ناوی کۆمۆنیستمان نەدەزانی، پێمان دەگوتن باڵشەویک. وا تێگەی بوون کە وڵاتی ڕووس هەمووی زۆر ئاوەدانە. لە هەر گەڕەکە ماڵەی لە مەنجەڵێکدا چێشت لێدەنێن، هەموو کەس قاپی خۆی دەبا و لەو چێشتە بۆی تێدەکەن. ئیتر کەس لە هیچ بارێکدا جیاوازی نییە. هەموو کارێکیش بەدەست پیاوێکە، ناوی ستالینە. نازانم خەڵکی تر چەندەیان لەم بارەیەوە دەزانی، بەڵام لەو کاتەدا نەمدی کەس لە مەبتری لێ بزانێ و زۆریش بەوە ڕازی و ئاواتەخواز بووین و لامانوا بوو هەر ئەوان ئازادمان دەکەن و دەمانکەنە دەوڵەت. جا ئەوەندەی لە توانادا بوو بە پەخشان و شێعر بە ڕووس و باڵشەویکمان هەڵدەگوو. بەزمی من و هێمن بوو کە سەر و بنی قسەمان سڵاوەت لە دیداری ستالین و دوعای بەخێر بۆ سەرکەوتنی ڕووسان بوو. ئەو دەمانە کە لە تەرەغە بووم و تازە دەوڵەت تێک چوو بوو، لەشکرێکی 10,000 کەسی بە سەرکردایەتی سەرهەنگ پزیشکیان ناوێک لە سەردەشت هەرما و حکمی خۆی دەکرد. وتیان وا عەشایری کورد دەچنە دەستەیان. زۆرم حەولدا کە چەند هەواڵێکم دەگەڵ بێ، بەڵکو لەو تاڵانە تفەنگمان دەستکەوێ. کەس نەهات. تەنانەت بەگاڵتە دەمگو ئەگەر هیچیشمان دەست نەکەوێ خۆتوشی پیاوی وا دەبین ڕوتمانکە با بێکار دانەنیشین. ئەو سەفەرم بەنسیب نەبوو. عەبدولکەریم کوڕاگەوری شێخ محەممەدی خانەقا خەبەری بۆ ناردبووم کە بەرەو خەلیفانی مەنگۆڕان بچێ، منیش دەیگەمێ. سەرخۆشی لە ماڵی عەلیخان دەکەم، وا دیار بوو کەسی لە من باشتر دەست نەدەکەوت کە ڕاوێژکاری سیاسی بم. لە ڕێگەدا کە تەنیا بووم تووشی دەستە سوارێک هاتم. ڕێگەمان لێکی دەدایەوە، سوارێک تاق بووە و بەرەو من هات. گورجێ دابەزیم و تفەنگم هێنایە سەر پێ وتم مەیە پێش دەتکوژم. وتی بابە نەهاتومە شەڕ، ئەوە من لە خزمەت سەید کامیلی کوڕی سەیدی زەمبیلدام و دەچینە خەلیفان.
لەو ڕۆژەوە دەگەڵ سەید کامیل بوومە ئاشنا و چەند ساڵان زۆر دۆستی نزیک بووین. عەبدولکەریم و سەید کامیل هەردووک ڕاستپێدرا بوون کە مەنگوڕان ساسکەن بچنە یاریدەی حەمەڕەشید خان لە سەقز. عەلی خان و مەنگوڕ نەهاتن. دەگەڕانەوەدا عەبدولکەریم سەری لە قالوێدا و سەید کامیلیش هەرهاتە ئەوێ. من دەستم لە عەبدولکەریم بەردا و دەگەڵ سەید کامیل چوومە سەقز کە بابەشێخی مامی سەید کامیل هەمەکاری حەمەڕەشید خان و لە سەقز بوو. حەمەڕەشید خانی بانەیی کە ئاغای وێنە و دارۆخانی بەشی کوردستانی عێراق بوو، عەشیرەتی بانەیی دوای خۆیدا بوو. بانە و سەردەشتی لەدەست ئەجەم دەرهێنا بوو. پاش زۆر شەڕی پاڵەوانانە و بەناوبانگ بە یارمەتی بەگزادەی فەیزوڵڵا بەگی سەقزیشی گرتە بوو. چەک و چۆڵی زۆری لە دەوڵەت ساندەبوو. بەیتی شەڕی حەمەڕەشید خان گوند بە گوند و ماڵ بە ماڵ دەگەڕا. میوان لە ماڵان دادەمەزران. سەید کامیل و دەست و پەیوەندی کە منیش یەکێک لەوان بووم لە ماڵی حاجی عەلی ئەکبەر ناوێک دامەزراین. نان و خوان و خەو لەسەر حاجی. هێشتان زۆر شکرانە بژێر بوو کە بانەیی تەشقەڵەباز نەهاتوونە ماڵی و بەنیوە شەو داوای کەبابی بازاڕی لێ ناکەن. کاری ڕۆژانەی سەید کامیل هەر ئەوە بوو. لادێی هاواریان بۆ دێنا کەریان لێ سندون، ڕوتیان کردوون، تکای بۆ دەنووسین. خان حاشای دەکرد و دەیخستە ملی پیاوی سەلیم خانی کێوڕۆ. سەلیم خان دەیخستە ملی پیاوی خان. لە دەرگای ژوورەکەمانم نووسی بوو کەردزینی سەقزیەکان بە مەساڵ هەر بینا دیت ببێتە ئیستیقلال، بێنە شکوا لێیان بکەن حاشا، زوو موەفەق دەبێ ڕەشید پاشا. بانەیی دەیان خوێندەوە و پێدەکەنین. دوو مانگێک لە سەقز مامەوە. زاراوی سەقزیان وا فێر ببووم فەرقم پێ نەدەکرا. لەو ماوەیەدا خانهێرشی بردە سەر هێزی عەجەم لە دیوان دەرە. عەشایری دەوروبەری سەقز و ئەحمەداغای حاجی بایزاغاشی دەگەڵ بوون. عەشیرەتی گەڵباخی ببوونە پیاوی دەوڵەت. لەو شەڕەدا لەشکری خان زۆر پیس شکا و چەند کوژرا و ئەسیریدا. ئەویش دوو ئاغای گەڵباخی بەدیلگرت بوو لە سەقز کوشتنی. نافع مەزهەری شاعیر قەسیدەیەکی بۆ هۆیە گوتبوو کە زۆر قەسیدەیەکی شاک بوو. چەند بەیتێک نەبێ لە بیرم نەماوە. دەربارەی کووردە خاینەکانەوە دەڵێ: دزی خانەگی واجبە کوشتنت لە بۆ عیبرەتی غەیرە خوێن ڕشتنت. یان دەڵێ چ خۆشە کە یەک سانیە بیتە شێر، نەوەک 2000 ساڵە بتمێنە ژێر. چ شیرینە شاعر کە ئەنجامی کار، لەسەر پاسی ئەم قەومە بدەن لەدار. تفەنگەکەم 5 تیرێکی زۆر خراپ بوو. زۆر بە ئاوات بووم تفەنگی بڕنەوەم هەبێ، بەڵام دەست نەدەڕۆیی بیکڕم. شعرێکم بۆ حەمەڕەشید خان نووسی، گوتم جایزە تفەنگم دەداتێ، بەڵام کەس هەر نەیخوێندەوە. لەو ماوەیەدا سەید کامیل ڕۆیشت کە سەری ماڵ بداتەوە لە گەردی گلان و من بە تەمای هاتنەوەی لە سەقز مامەوە. بەڵام کە ئەو زۆری پێچوو نەهاتەوە لە ماڵەکە گوێستمەوە بۆ خانێکی کەران. شەوێ دەگەڵ کابرای قەرارماندا کە پێکەوە بڕۆینە وڵات. ئێوارە 3 بەرشۆڕ ببوون لە شار دەرچوین. کابرا 3 خزمی خۆی دەگەڵ بوو. زوو تێگەیشتم کە تووشی بەڵایەک دەبم و ئەوانە کاریان دزی و خەڵک ڕوت کردنە. زۆر بە خۆپارێزی لە دواوە دەڕۆیشتم و تفەنگم لەسەر پێ و ئامادەی ڕووداو بووم. نوێژی شەوانێکی درەنگ لە دەوری گوندی قەرەوای سەقز هەندێک ڕەشەوڵاغ و کەری بەجلەوە دەلەوەڕان. هاوڕێکەم دەگەڵ خزمەکانی دەرگای کۆنا قاوەخانەیەکیان لەسەر کەرەکاندا بەست و گوێلک و پانیەرەکانیان پێشخۆدا و دزیان. زۆر دوور نەکەوت بووین، خەڵکی دێکەوتنە شوێنمان و چەند تفەنگیان هاویشت. من کە دەمەویست لە چنگ ئەو پیا و خراپانە ڕزگار بم، وتم ئێوە بڕۆن، من لێرە پێش بەو هاوارچیانە دەگرم. ئەوان ڕۆیشتن و منیان بەجێهێشت. هاوارچیەکان دوای چەند گول لە تەقاندن گەڕانەوە. ئەوسا سوار بووم و بێ ڕێگە ملمنا. تووشی جۆگە ئاوێکی زل بووم. ویستم باز دەم، هەیم لە ماینەکەم کرد. بازیدا، بەڵام تەنگەی زین پسا و کەوتمە ناوە ڕاستی قوڕ و لیتەی جۆگە. هەر چۆنێک بوو هاتمە دەر و چرایەکەم لە دووربەدی کرد و هاوارم کرد. دیار بۆ خەڵکی دێدە ترسان. ئاخری 2 کەس بە تفەنگەوە هاتن کە زانیان جێترس نیم. من و زینی قوڕایی و ماینیان ڕاکێشا و بردیان مەماڵێک. خۆم شوشتەوە. کابرا چای بۆ لێنام و حەسامەوە کە باسی خۆم بۆ ژێڕایەوە بەلایەوە سیر بوو. وتی ئەو هاوڕێیەت کە ناوی حەمەکەریمی مەجیدی بوو، بۆ 2 قڕان پیاوێکی کوشتووە. سەیرە تۆ نەجاتت بووە. ڕەنگە لە ترسی سەید کامیل نەیوێرا بێ بتکوژێ و ماین و تفەنگت بەرێ. پتر لە 3 ساڵ بەسەر ئەو ڕووداوەدا ڕابرد بوو. ڕۆژێک چوومە خزمەتی بارزانی. سۆفی عەلی ناوێک زۆر بەگەرمی ئەحواڵی دەپرسیم. بارزانی فەرمووی لە کەنجیەوە هەژار دەناسی. گوتی قوربان لەو ساوە کە ئەو کەری لە دەوری سەقز دەدزی. چیرۆکەکەم بۆ بارزانی گێڕایەوە. فەرمووی نەمزانی بوو کەریشت دزیوە. کۆمەڵی ژێکاف دەیویست خەڵکی شار بترسێنێ. شەوتەقەیان لە حاکمێکی ئێرانی کرد کەوە بەر نەهات، بەڵام لە شار هەڵات.
ئیسازادە ناوێک کە زمانی پەهلەوی شەیطانی لە خەڵک دەکرد و زەبیحی و فاروقی بەگرتندا و خەبەری لە من و مەلا حەمەدەمینی حەدادیدا بوو لەدەست دەوڵەت هەڵات بووین و خۆمان شاردبووەوە. بە ئەمری حیزب کتێبخانەکەی تاڵان کرا، ترس و لەرزێکی زۆر کەوتبووە ناو خەڵکی شار و لە دوژمنی نادیاری دەترسان. وردە وردە هەر دوژمن کەم دەبوون و دۆست زۆر. وای لێهات کە دەستەڵاتی کۆمەڵا لە شاری سابلاغدا تەواوی پەرەیسەند بوو، ئەوی خۆشیشی نەدەویست لێ دەترسا. جارێک خەبەریاندا کە دەوڵەمەندی شاری حیزبی خۆیان لە دژی ئێمە دروست دەکەن و فلانە شەو لە مزگەوتی سەید نظام کۆدەبنەوە. قەرار درا لێیان تێکدەین، بەڵام نەش دەبوو بناسرین. حوسێنی سەرۆکمان پاش کێشە و هەرای زۆر ئەو ئەرکەی خستە سەرشانی خۆی کەوانەکە بیناسین و لێشیان تێکدا. بە جلێکی گۆڕا و دەم هەڵپێشرا و لە مزگەوت چوو بۆ ژوور و دەمانچەکەی دەرهێنابوو کە پێی وتبوون واوا لێکراوینە، ڕۆح بۆ کوێ دەبن. ئەو هەموو دەوڵەمەندە قەڵەوانە وەک جندۆکەی بیسمیلا لێکرا و هەر ئەوەندەیان بۆ کرابوو لە پەنجەرەوە بازن و خۆ دەرباسکەن. پتر لە 200 جوتە کەوشی زۆر باش لەوێ بەجێما بوو. ماڵە قازیان زۆر لە مێژەوە قازی و دەسەڵاتداری شار و بەناوبانگ بوون. قازی فەتاحێکیان هەبوو کە لە ئازایەتی و بەجەرگیدا ناوبانگی دەرکردووە و لە شەڕی عروسان کوژراوە. قازی عەلیش کە قازی سابلاغ بووە لە پیاوە هەرە بەڕێزەکانی وڵات ژمێراوە. دوو کوڕی لە پاش بەجێماوە. میرزا محەممەد کە پیاوێکی زۆر خوێندەوار بووە و لە زمانی باوکیدا چەندین ئەرکی بێحقوقی وەک مدیر عارف و سەرپەرشتی شێر و خورشیدی سووری گرتووەتە ئەستۆ و زۆر خۆشەویستی خەڵکی وڵات بوو و لە پاش باوکی کراوەتە قازی سابلاغ. دووهەمیان میرزا قاسم کە بە سەدر ئیسلام ناوبراوە و لە دەستگیرۆیی داماوان و تکا بۆ زیندانیانی بێچارەدا زۆری کۆشش کردووە و بە پیاوی چاک ناسراوە و لە زمانی کۆمەڵەدا بووەتە نایب لە تاران. دەگەڵ تێکچوونی دەسەڵاتی دەوڵەت لە مکریان، قازی بۆ پاراستنی شار لە تاڵان و برۆی عەشایری دەوروبەر خەڵکی سابلاغی سازدا بوو کە تفەنگ بکڕن و شەوانە کێشکی شار بگرن. زۆر جاریش ڕۆژانە کۆی دەکردنەوە و ئامۆژگاری دەکردن. دەسەڵاتی سابلاغی تاو لە دەستا بوو. پێمان خۆش بوو قازی ببێتە هاوکارمان. بەڵام ئەو ئێمەی بە هیچ نەدەزانی و بەلایەوە کە مایەسی بوو کە دەگەڵ چەند ڕەش و ڕوتێکی بێناو نیشان زرمەزلێت هەنە بکە. ئێمەش هەستمان دەکرد کە عەشایەر و خەڵکی دیکەی سەرناز چەتونە، هەتا نەزانن سەرۆکمان پیاوێکی زل و شیاوی حورمەتگرتنە بێنە گەڵمان و هیچ کەسی پایەبەرز بە حوسێن ڕازی نەدەبوو. بەڵام قازی چۆن چار بکەین؟ ڕامان دەسپاردە ئەندامان و لایەنگرانمان کە لە کۆبوونەوە بۆ وتاری قازی بتەکنەوە. تاوای لێهات کە قازی خۆی هەستی بەوە کردبوو حیزب بەهێزە و گاڵتەی پێ ناکرێ. ئەو ساداوامان لێ کرد کە بێتە حیزبەوە. قبولی کرد و زۆر زوو بڕیاردرا قازی سەرۆکی کۆمەڵە بێ. ئیتر زۆر لە ئاغا و پیاو ماقۆڵان کە بچووکی قازیان پێشەرم نەبوو هاتنە یاریمان و هاتنە ناو حیزبەوە. قازی کە ماڵەکەی قۆناغی میوانانی ڕۆز بوو توانی نێوانی حیزب و ڕووسان خۆشترکا و دەمانتوانی بەڕاشکاوی تر کار بکەین. دەوڵەتی ئێران کە لە مکوریان پاشەکشەی پێکرا بوو ئیدارەی مکوریانی لە میان دوا و دانابوو. بە هەمووتوانە حەولی دەدا ئاغایانی وڵات لە خۆی دڵخۆش بکە. شەکر و قەندی زۆری دەدانێ. پلەی حاکمەتی شاری بە عەشیرەتان دەسپارد. دوژمنی سەرسەختی ئەو ڕۆژگارەمان قەرەنیاغای مامەش و عەلیاغای ئێلخانی بوون. قەرەنیاغا زەبیحی گرت و هەڕەشەی کوشتنی لێ کرد. ڕۆزبەریاندا و هەڕەشەیان لە قەرەنیاغا کرد. باسی عەلیاغا و پیاوەکەی بابەکری سەلیم ئاغا دنیا عەشایری بوو. حیزب و کۆمەڵەیەک نەبوو بۆ سەردانی حەمەدەمین حەدادی چووبوومە کانیا ڕەش. چوومە دەستنوێژگرتن. لە کونی دیواری ئاو دەستەوە دیتم عەلیاغای ئیلخانی دەگەڵ کابرایەک هاتن و پاڵێندا بە دیوارەوە کە من لەو دی و گوێم لە قسەیان دەبوو. عەلیاغا وتی زۆر سەلام لە بابەکری سەلیماغا بکە، بڵێ عەلی دەیگو نەکا دەغێڵی بم، فریوی هەتی و مەتیوان بخوا و کوردایەتی و شتی وا بکە. ئەگەر ئێمە ئەو کارە بکەین ئاغایەتیمان لەدەست دەچێت.
جارێک ڕووسان زۆر پیاوماقۆڵی وڵاتیان بۆ باکۆیە بانک کرد کە عەلیاغا و قەرەنیاغا و حاجی بابەشێخ و زۆر ئاغای تریش لەو بانکراوە نەبوون کە هاتنەوە بیستمان باغرۆفی سەرۆکی وەزیری ئازەربایجانی ڕووسیا وتبووی چیتان دەوێ بۆتان پێک بێنین یەک دەڵێ شەکر یەک دەڵێ زینی ئۆروسی دەمانچە من دەمەتەقەیەکم لەسەر نووسین و لە نیشتیماندا چاپ کرا تێرم گاڵتە بە عەقلان کردبوو عەلیاغا هەڕەشەی کردبوو کە ئەو شاعیرە هەردەکوژم ماوەیەکی زۆر نەمدەوێرا بە گوندی ئەودا بڕۆم و ڕێگەم بۆ شاری سابلاغ گۆڕی بوو ڕووسان چەکداران کردن و هێزی پێشمەرگە پێکات و مەشق بە پێشمەرگە دەکرا و تەواو بوژایەنەوە جارێک دەگەڵ مەلا ڕەسوڵ ناوێکدا نردرام کە مەلا خەلیلی گۆڕۆمەر بکەینە لاگری شۆڕش بەڵام هەرچی شێر و ڕێویمان بۆ هێنایەوە مەلی نەدا و دەیگو سوێن بە ئاڵا خواردن پیا و کافر دەکا و بیستومە کچان لەسەر غیابان ڕژە دەڕۆن پاش چەقە و سوێندی زۆر ڕازیمان کرد بە قورئان سوێندی بۆ خواردین کە یاریدەمان بکا و هەرگیز خیانەتمان پێنەکا بەڵام زۆر زوو خیانەتی پێکردین و سوێندەکەی وەبەر پێدا بە شاعیر ناوم زەڕابوو لەسەر داوای ڕەوابەتی فرهەنگی ئێران و ڕووس بەخۆ و شێعرەکانمەوە چوومە تەورێز قەراردرا بۆشم چاپکەن و تەرجەمەشی بە زمانی ئازەربایجانی بکەن گوتیان لە ئوتێلێکی خۆشدا دەمەزرێنین و چاودێرت دەبین کە پیاوی ئێران زیانێکت پێنەگەێنن قبوڵم نەکرد چوومەوە ئوتێلەکەی کە لە سای دەنگخۆشی هەمزەوە بووبوومە هەواڵی خاوەنەکەی جورێکی بەتەنیا دامێ و ڕۆژە سەعات 8 دەچوومە لای جەعفەر خەندان شاعری مەشهوری ئازەربایجانی و تەرجەمەی شێعرەکانم بە فارسی بۆ دەبرد و ئەویش دەیکردنە شێعری ئازەری ئاڵەکۆکیان بە کوردی لە چاپدا تەرجەمەشی بە ناوی لایلایی دەرکەوت ویستیان پارەی ئەو شێعرانم بدەنێ نەمەویست وتم دیاری من بێ بۆ ڕووسیا چەند شتێکی سەرنجڕاکێشم لەو سەفەرەدا لە بیرماوە لە تەرجەمەی شێعرەکانمدا کە گەیمە ئەو بەیتەی دەڵێم بە 1000 وەزنی 1000 شێعری دەگو گەی بووە ڕیزی هەژار و پوشکین جەعفەر خەندان پرسی پوشکین دەناسی وتم هەر ئەوەندە دەزانم شاعرێک بووە وتی کوڕم تو هێشتا مناڵی شەنازیش بە شێعری خۆت دەکەی لە کوردیەکەدا بۆ چاپ دەکەین بەڵام تەرجەمەی ناکەین پوشکین زۆر لەوە پایە بەرزترە کە من و تۆ خۆمانی بینە ڕیزی زۆر بە خۆدا شکامەوە ڕۆژێک عەکسێکی منیان بە تەرجەمەی شێعرێکەوە لە ڕۆژنامەی وەتەن یۆڵندەدا چاپ کردبوو ئەوەندەم کەیف ساز بوو هەر نەبێتەوە پتر لە 100 ژمارە ڕۆژنامەکەم کڕی و نردمەوە بۆ کان و سابلاغ لە تەوریە جگە لە تەرجەمەی شێعرەکانم ڕۆژانە دەچووم دەستە کچێکم فێری سرودی کوردی دەکرد ئەو سرودەی کە جارجار لە ئێرەوان دەڵێن خاکی گەوهرە ئاوی کەوسەرە یەک لەوانە بوو جگە لە وەتەن یۆڵندا عەکس و تەرجەمەی شێعرم لە کۆمەڵە نووسراوێک بەناوی کۆڕی شاعراندا چاپ کرابوو ئیتر بە کلێک گوێزم دەشکان هەرکیژێکی لەوانەی سەر بە ئیداری فەرهەنگی ڕووسان بوون کە لی دەپرسیم تۆکیی گورجێ عەکس و شێعری چاپکراوم دەنا بەردەمی لە بیرمە ڕۆژێک جەعفەرۆف ناوێک لە ڕەوابەتی فەرهەنگی وتی بەزم و کۆبوونەوەیە خۆت کە هیچ کارتی دۆستانی شت وەرگرە بانگیان کە وتم کارتێکم بۆ قاسماغا دەیە وتی ئاغا منیش وتم زۆر پیاوی چاکە و دەگەڵ خۆمانە وتی کوڕم مارە سپی و بۆر و زەرد و سووری نییە لە ڕۆژگاری کۆمەڵەدا زۆر شێعرم نووسیون کە هێندێکیان لە ئاڵەکۆکدا کۆکراونەوە پتر لە 2000 بەیتی بەخەتمایەوە و ڕووناکاییان نەدیت بۆ جاری دووەم قازی دەگەڵ چەند کەسێکدا چوونە باکۆ لیان پرسی بوو چۆنە شاعرانتان دەگەڵ خۆت نەهێناوە ئێمە زۆرمان ڕێزی شاعران لەبەرە ئەمەش زۆر بووە مایە دڵخۆشی من و هێ من و قازیش نازناوی شاعری ملی لە هەردووکمان نا تا حیزب بە ناوی ژێکاف بوو ئەندامانی نهێنی و کەس نەناز بوون هەموو کەس بە چاوێکی زۆر بە قەدرەوە لێ دەڕوانی وای لێ هاتبوو هیچ لاوێک بە چاوی هەرزەکاریەوە لە هیچ کیژێکی نەدەڕوانی دزی و درۆ و دەستبڕین بە یەکجاری باری کردبوو لە لادێ ئەگەر زیانێک بکرایە ئەگەر گولیس و ئامرازێک ون بوایە قەت کێشەی لەسەر هەڵ نەدایسا و گۆمبویان دەداوە بەخاوەنی خەڵک لەسەر خەرمانان نەدەنووستن کە دەیانزانی کەس دزیان لێناکە کێژولاو چەند شەوان پێکەوە شەو بە کێو دەبوون بۆ ڕێواز یا چرێش کەس دڵپیسی لە کەس نەدەکرد جارێک لە زەمبیل میوان بووم و خەریک بووم بڕۆم لەو دەمەدا دەستەیەک مرید هاتن سەید گوتی ڕاوەستە قسەم هەیە سۆفیەکی پیر دەستی ماچ کرد سەید لێ پرسی سۆفی تۆش بوویە کۆمەڵە وتی قوربان خوا بە نسیبمان کە بەخوا من دەستی باپیرتم گەڵاو کردووە بوومە موریدی بابت ئێستاش موریدی تۆم قەتم دەست لە خراپەکاری و دزی بەر نەداوە
بەڵام لە سای کۆمەڵەوە هەموو خراپەیەکم وەلا ناوە زمانی محەممەدی مەهدیە. خۆم لاوێک بووم لە تەمەنی 22 ساڵیدا دەگەڵ برادێکی حزبی بە ناوی عەبدولقادر دەباغی ڕام دەبوارد. زۆرجار دەچوومە ماڵیان و دەگەڵ عەبدولقادر و خوشکەکانی بێتەقیە گەمەمان دەکرد. ڕۆژێک یەکێک پێیوتم خۆشی لەخۆت دەگەڵ ئەو خوشکە جوانانەی دەباغیدا کەیف دەکەی. باوەڕکە تاوانەگوت نەمزانی خوشکەکانی جوانن یان ناشرین. لەو ساوە تەرکی ماڵە دەباغیم کرد و هەرچی کردیان نەچوومەوە نەوەک بە چاوی خیانەت بڕوانمە خوشکی برای حزبیم. حزبی تودا کە سەر بە ڕووسان و لە ئێراندا زۆر بەهێز بوون نەیانتوانی بوو لە مکوریان خۆی دیار بدا. ڕۆژێک قازی لە تەورێز گەڕاوە و کۆی کردینەوەوتی قولیۆف گوتوویە ئێمە جگە لە تودا هیچ حزبێ قبول ناکەین دەبێ خۆتان هەلکەن و ببنە تودا دەنا ناچارین بتان کوژین ئێوە دەڵێن چی؟ زۆر زوو جوابمانداوە کە ئێمە بۆ خۆمان ئەم ڕێگەیەمان هەڵبژاردووە. ڕووس ئاگیان لێ نەبووە. ئێستاش هەر لەسەری دەڕۆین و چیان لەدەست دێ منەتیان نەبێ. قازی وتی خوا شکر لاوی کورد وەک میشکوان تا بیان سوێەوە بۆنیان خۆشتر دەبێ. جوابەکەی بردەوە بۆ تەورێز و گەڕاوە گوتی لەو جوابە ترساون و قولیۆف گوتوویە تودا چگویەک دەخوا ئێوە هەروەک خۆتان بن. قازی و هاوڵانی کە لە دووهەم سەفەری باکۆ گەڕانەوە ڕێیان گەیان. ڕووس لە ناوی ژێکاف ڕازینین چونکە حیزبێکە بۆ ئازادی هەموو کوردستان تێدەکۆشیە و ئینگلیس و تورکان تۆڕە دەکا دەبێ ناوی خۆمان بنین حزبی دیموکراتی کوردستان و داوای خودموختاری لە ئێران بکەین. زۆرمان ئەو خەبەرە لەبەرگران هات بەڵام چار چییە قبول کرا. من ئێستاش نەمتوانی ناوی ژێکاف لە خۆم دوورکەمە و کارتی حزبایەتی دیموکراتم هەروەر نەگرت بەڵام لە چالاکی ناو حیزب کورتم نەهێنا. حزبی دیموکرات لە سەردار و پەردووی ژێکاف دامەزرایەوە بەڵام ئەو جار بە ئاشکرا کاری دەکرد. ئیتر ئەو هەیبەت و ناوی پاکەی کە لە ژێکاف دەهابوو چونکە نهێنی بوو زۆری لە کورتیدا. ئەندامی فێڵباز و بەرژەوەندی خوازی زۆری تێهات. زۆری نەبەر زانیمان کە قاسماغای ئیلخانی کە برایەکی حزبی زۆر خۆشەویست بوو لە پاش گەڕانەوەی لە باکۆ چوەتە باشگای ئەفسەرانی تەورێز و بۆیان بووەتە جاسووس بەسەر حیزبەوە. ئەو یەکەمین داوی خیانەت بوو کە دەناوماندا قەومە. ئیتر شیرازەی تەنزیم و تەکوزی پێش و هەڵوەشا و خزمەتی و ئاشنایەتی و خۆ بە خۆیایەتی کەوتە ناومان و هەیلەوەی زرنگ بێ و خۆیوە پێشخا. لە گوناهی خیانەت خۆش بوون و نەمانی زەبر و زەنگی زەمانی ترساندنی ژێکاف زۆر کەسی شێلگەر کرد کە خیانەتیش بکەن و هەر لە ناومان بمێننەوە. ئێران و غێرە ئێران دەیانتوانی نۆکەرانی خۆیانمان دەناوخزێنن. بەجارێک دەرگای حزب کرابەوە و هەرکەس دەهات بێ لە کۆڵینەوە قبول دەکرا. قاسماغا هەر بەبرا مایە و زۆر لە ئاغایانی دیش هاتنەوە ناومان و بەدڵ لەگەڵ دوژمنان بوون. گەگرانی عزیز بەشی 12ەم لە خوێندنەوەی کتێبی چێشتی مجەوری هەژاری مکریانیمان پێشکەشکردن تا بەش